والله برای عزیزم کێشەکە خۆی لای حکومەتە لای مەحافزی کەرکووکە مەحافزی کەرکووک بەڵێنیدا کەوابی کاتە 2 سۆنەر کەچی قەڵەباڵەختر بوو باشتر نەبوو بەڵێنیدا ئاسانکاری بۆ ئێمە بکە ئێمە نزگەی 100 ماڵی لەم دێیە کاک ئێمە گوناحمان چییە ئەم قەڵەباڵغیە فەرموو منەوە ماڵمە لەسەر ئەو جادایە هەر ژیانم نییە شەو و ڕۆژ ترێلەی لێ کاکە وەڕین لێدان نەر سەعاتیە 2-3 شەو ئیم شەو 3 شەو دەستیان ناوتمان ئەو وەرنایی ناو خەوڕاچەڵکی بە قورئان ئەو ماڵ تەپ و تۆزی تر ئەم ئزدیحامەش لێرە لەسەر ئەم جادایە بەڕاستی شتێ زۆر خراپە بەڵێ من خۆم پورسایە خۆم لێرە ڕووداوی توش ڕووداوە چۆ بوو ترێلێ لێدام ناڵەکە لە جامەکە و فڕەدار خۆی گەور ڕەحمی لێ کرد چەندها جار توش بوونێ لێرە بەڵێ هەمووی خەڵکی ئەم دێشە توش ڕووداوی هاتچۆ بوو یعنی ئەوە نەبێ شوێنی شوێنان تر بێ کە ئەلێرە تی ئەپەڕێن ترێلەکانی ئیزدیحامیان دروستکرۆ نایڵن پەڕینەوە ئیتر ئەلێ شۆ جادای سەریع کاکە خەڵک دی ئاگای لەم دی نییە کە دێتە ئەمبەرەوە ڕێک لێتەدا وەڵی داواکاریمانەوەی ئەو سۆنرەمان بۆ لادەن یان ئەلێرە سارێ مرور دانە شورتەیە شتێ بەس ئەوە بێن بپەڕێن لەم دی بەڕاستی ژیانمان نییە لێرە